ئیسرائیل بە شێوەیەکی فەرمی دۆسیەی کوردی بە شێوەیەکی چڕ نەخستۆتە نێو ئەجندای ڕۆژانەی، بەڵام بە شێوەیەکی لەسەرخۆ خستوویەتە نێو هەوڵە نێودەوڵەتیەکانی. هەروەک ئەیوب قەرات جێگری وەزیر کە بە دوواداچوون بۆ ئەو دۆسیەیە لە حکوومەتی نەتەنیاهۆ دەکات بە ڕووداوی ڕاگەیاند لە فەڕەنساوە دەستی بە هەوڵی نێودەوڵەتی کردووە بۆ ئاشکراکردنی ئێش و ئازارەکانی کورد و ئەو تاوانانەی بەرامبەریان ئەنجام درراوە. سەبارەت بە کورد سەردانی فەڕەنسام کردووە و پێم گوتوون ناکرێت 40 ملیۆن کورد وڵاتێکیان نەبێت. لە کاتێکدا ئێوە بە دوای گەلانێکدا دەگەڕێن کە تەنیا 2 یان 3 ملیۆن کەسن بۆ ئەوەی وڵاتیان بۆ دروست بکەن. ئەمەش لە بێئاگایی جیهان بەرامبەر بەو بابەتە سەری گرتووە. بە پێی گوتەکانی قەرا حکوومەتی ئیسرائیل هەڵوێستی ڕوونە و پشتیوانی لە دروستبوونی دەوڵەتێکی سربەخۆ بۆ کورد دەکات، بەڵام وڵاتێکی گەورە کە بە هاواهەنگی لەگەڵ وڵاتانی جیهان ئەو وڵاتە دروست بکرێت لەلایەن ئەوانیشەوە پشگیری لێ بکرێت. من لەگەڵ دروستبوونی دەوڵەتێکی بەپەلەی کوردیم، بەڵام بە هاوانجی لەگەڵ وڵاتانی ناچەکە بێت و لەسەر بنەمای ئەوەی کە هەڵوێستێکی یەکگرتویان لە بەرامبەر ئەم دەوڵەتەدا بدرێت وەکو وڵاتێک و بە هاوانجی لەگەڵ وڵاتانی جیهان و نەتەوە یەکگرتووەکان و ئەمریکا بەبێ دروستبوونی ناکۆچی لەگەڵ تورکیا وڵاتانی دیکەی ناوچەکە. پرسیارێکمان ئاراستەی سیاسی و شارەزایانی ئیسرائیل کرد. هەز دەکەن کەمتر گرنگی بە دۆسیەی کردووە و کۆمەڵک و ژیانی بەرامبەریان ئەنجام دراوە دەدرێت، بەڵام سیاسیەکان هیچ وەڵامێکیان نەبوو. پرۆفیسۆر ئەماتاسیا بەرام شیکردنەوەیەکی بوو ئەمە هەبوو بە ڕاشکاوانە گوتی پەرلەمانتاران بە شێوەیەکی هەمیشە کار لەسەر دۆسیەکانی ڕۆژ دەکەن و خۆیان لە پرسە ئاڵۆزەکان کە پەیوەندیان بە زانیاری و مێژووییەوە هەیە وای دەبینن ئەو کۆمەڵک و ژیانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەنجام دراون کەمتر گرنگیان پێدراوە. ئەو کارەساتەی بەرامبەر بە کورد ئەنجامدراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوویداوە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیش ڕاهاتوون هەندێکی دیکە دەکوژن. ڕاستە کورد بە شێوەیەکی گەورە بەدەست ئەوەوە ناڵاندویانە، بەڵام لە کۆتاییدا هەندێکی دیکە دەکوژن. ئەوەش ئەو خاڵەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەوروپیەکان بەرامبەر بەوەی لە نێو جەرگەی ئەوروپا ڕوودەدات هەستیارن، بەڵام کەمترین هەستیاریان بەرامبەر ئەو ڕووداوانە هەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدەن. ئەمەش ڕاستیەکەیە، بەڵام دەبێت کورد بۆ خۆیان پەرە بەوە بدەن و کار لەسەر جەماوەر لە جیهان بکەن، چونکە ئەگەر کاری لەسەر نەکەن ئەوە لە کۆتاییدا جیهان بیری دەچێتەوە. لەگەڵ ئەوەشدا بە دوواداچوون بۆ ئەو بابەتە لەگەڵ سیاسیەکانی ئیسرائیل و پێداگیریکردن لەسەر ئەو دۆسیەیە لەگەڵیان هاوکار دەبێت بۆ ئەوەی بیخەنە نێو بیر و ئەجیندای ڕۆژانەی خۆیان. کەواتە هاوسۆزی لەگەڵ دۆسیەی کورد لە ئیسرائیل بەڕوونی دیارە، بەڵام ئەمە وەرناگێڕدرێت بۆ کارکردنی بەردەوام لەسەر ئەوە. پرسیارەکە ئەوەیە ئایا دەستێوەردانی ئیسرائیلی لە دۆسیەی کورد لە جیهان یاخود هاوسۆزی ئیسرائیل لەگەڵ کورد دەکرێت ببێتە هۆکارێک بۆ زیانگەیاندن بەو دۆسیەیە؟